مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوای گەورە لە قورئانی پیرۆزە شتێک بۆ بەڵاو موسیبەت ناو دەبات. خوای گەورە دەفەرمێ فەئەصابەتکم موسیبەت المەوت، ئەگەر ئێوە تووشی موسیبەتی مردن بوون، خوای گەورە لە قورئاندا مردن بە موسیبەتێک گەورە ناو دەبات. بەڵام ئایا موسیبەتە بۆ کێ و مردن بۆ کێ موسیبەت نییە؟ بۆ هەندێک کەس موسیبەتە، بۆ هەندێک کەسیش موسیبەت نییە. بێگومان موسیبەتە بۆ کێ مردن؟ بۆ ئەو کەسەی بێباوەڕ بێت، بۆ ئەو کەسەی خوانەناس بێ، بۆ ئەو کەسەی بەبێ عیبادەت و خواپەرستی بگەڕێتەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی کافر و بێباوەڕ کاتێکە کاتی مردنی دێ، ئینسانی دوور لە خوا بشر بعذاب الله وعقوبته، مزگێنی پێ ئەدرێ پێش ئەوەی ڕۆحەکەی دەرچێت، پێی دەڵێن فڵان کەس مزگێنی بێ لەوەی خوای گەورە عەزابت ئەدا. پەنا بە خوای گەورە، تووڕەی خوا، عەزابی خوا، تۆڵەی خوا بۆ تۆیە. بۆیە ئەو کاتە فليس شيء أكره إليه مما أمامه فكره لقاء الله وكره الله لقاءه. ئەو کاتە ناخۆشترین شت بەلایەوە ئەوەیە کە تووشی دەبێت مردن و دوای مردنە. حەز ناکا بگاتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش حەز ناکا ئەو کەسە ببینێ، هەرچەندێ دەیبینێ خوای گەورە، یعنی مەبەستم بە ڕەحمەت نایبینێت. خوای گەورەش حەز ناکا پێی بگات. ئەمە موسیبەتە. مردن بۆ ئینسانی تاوانبار دوور لە خوا موسیبەتێ زۆر گەورەیە. موسیبەتە بۆ خۆی، چونکە نە خوای گەورە حەزی پێیەتی، نە خۆشی دەوێ و ڕقیشی لێتی، ئەوش حەز ناکا بگا بە خزمەتی خوای گەورە، چونکە ڕووی لای خوای گەورەی نییە. کەواتە مردن موسیبەتە بۆ ئەو کەسەی بە خراپە و بۆ تاوانەوە دەمرێت. موسیبەتە بۆ خۆی، چونکە قیامەتێکی سەخت لە پێشیەوەیە. موسیبەتە بۆ کەس و کارەکەیشی بۆی دەگرین. بەڵێ مردن موسیبەتە بۆ ئەو کەسەی بەبێ ئاگای دەڕات و خزمەتی خوای پەروەردگار. کەسانێکی زۆرەیە لە دنیادا بێ ئاگان، گەنجە، بە تەمەنە، نوێژ ناکە، بەدڕەوشتی دەکا، مەشروب دەخوا، خراپەکاری دەکا، کاتێک دەزانێت دەمرێت، بێ ئاگایە، هیچ چاکەیەکی بۆ قیامەتی پێ نییە. ئەم کەسە پەنا بە خوای گەورە بەدبەختیەکەی لەو کاتەوە دەست پێ ئەکا ڕۆحەکەی دەرەچێت. ئەمە نەهامەتی یەکەمێتی، موسیبەتی یەکەمێتی ڕۆحی دەرەچێ، بەڵام بە شێوەیە کە مزگێنی جەهەنەمی پێدراوە، مزگێنی تووڕەی خوای پێدراوە. وە کاتێکش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە خوانەناسە، ئەو ئینسانە کە دوور بۆ لە خوا، کاتێکە دەیکەن ناو تابوتەکە و خەڵکی دەیخەنە بانشانی خۆیان بۆ قەبرستانی دەبن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیث صحیح بوخاریدا دەفەرمێ إذا وضعت الجنازة فاحتملها الرجال على أعناقهم فإن كانت غير صالحة قالت يا ويلها أين تذهبون بها يسمع صوتها كل شيء إلا الإنسان ولو سمعه لصعق. خواب ما باريسي يا كم شتي مزجيني جهنمي بيدراو، أما مصيبتك دوم كاتك هالي دقرن لسر شانيان، همو ما هالي دقرن لسر شان من، هەمومان لەسەر شان هەڵدەگیرێن، بەخوا ڕۆژێک دەبێ لەناو تابوتا داماندنێن، کەس و کارمان بە دەورمانە دەگرین، ئەوەی ئیماندار بێ ئینشاڵڵا سەرکەوتووە. بەڵام ئەوەی دوور لە خوا بێ موسیبەتەکەی دووقاتە. کاتێککە هەڵیگرن لە بانشانیان و دەیبەن بۆ قەبرستان و دەیانەوێ هەڵیگرن، ئەو ئینسانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر غەیرە صالح بێ، شەرت نییە هەر کافر، بۆ کافر نییە بەتەنیا، ئەوەی کە صالح نییە و تاڵحە، ئەوەی چاک نییە و خراپە، ئەو کاتێککە هەڵیەگرن هاوارێک دەکات. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو جەنازەیە هاوارێک دەکات، غەیری جنۆکە و ئینسان هەموو گیانەبەری گوێی لە هاواری و قیژە و شیوەنی ئەو مردووەیە. پەنا بە خوای گەورە دەڵێ ئەی هاوار بۆ کوێم دەبن؟ ئەگەر مرۆڤ سوێن بەخوا گوێی لە هاوار و شیوەن و گریانی ئەو مردووە بێ کە لەبان شانی خەڵکە، هەر ئینسانی گوێی لە هاوارەکەی ئەو بێ یەکسەر دەبورێتەوە. پەنا بە خوای گەورە. ئەمە بۆ کێیە؟ بۆ ئینسانێکە کە ساڵح نەبووە لە دنیا، نوێژ ناکات دەڵێ من چاکم، ڕۆژوو ناگرێت دەڵێ من چاکم،
خوا ناناسێ دەڵێ من چاکم دڵم پاکە، دڵت خائیسە، دڵت ژەنگ گرتوێتی، دڵت ڕەشە، بڵێ دڵم پاکە. ئەو ڕۆژێک کە تۆیان ناوەبان شانتەوە ئەو کاتە قیژە و شیوەنی تۆ هەرچی گیان لەبەرێ بێزاری دەکە، ئەو کاتە دەزانی دڵپاکی یعنی چی. بۆی ئەگەمە لە خۆمان بێ ئەمە مصیبەتە. مصیبەت بۆ کەسێکە کە لە دنیادا خوالی ڕازی نەبووە. مردن بۆ کەسێ مصیبەتە کە ئەوە سەرنجامی بێت، لە دنیادا چاکەکار نەبووە، ئەو کەسەی چاک بوو بێ لە دنیادا بە پێچەوانەوەیە. کەواتە ئەم مصیبەتە بۆ کەسێکە دوور لە خوا بێ. ئێمەش با بەردەوام بین لەسەر دینداری خواپەرستی هەتا ئەو ڕۆژەی کە دەگەڕێنەوە بە خزمەتی خوای گەورە، بۆی کاتێک کە مردین و کاتێکش کە هەڵمان دەگرن لە بانشانمان لەو کەسانە نەبین کە مصیبەتێکی گەورە لە سەرشانمان بێت. بەڵێ مردن مصیبەتە بۆ ئەو کەسانی کە پەنا بە خوای گەورە جوابی مەلایکەی ناو قەبر نادەنەوە. پرسیارەکان ناو قەبر ڕوون و ئاشکرایە لای خەڵکی. پەروەردگارت کێیە؟ چی دینێکت هەبووە لە دنیادا؟ سەبارەت بە محەممەد صلی الله علیه وسلم چی دەڵێی؟ ئەمە پرسیارەکانی ناوگۆڕە. ئەم سێ پرسیارێت چوارەم و پێنجەمی نییە. خوای گەورە زمانمان پاراو بکە. لەو کاتەدا کە تۆ دەمریت، من دەمرم، هەر کەسێک لە ئێمە دەمرێ، هەمومان سوێن بەخوا یەک بە یەک ئەو پرسیارە لە پێشمانە. ماڵێ ئەمڕۆ من دەزانم گرنگە ناو قەبرە بزانی، ئەمڕۆ گرنگ نییە. هەزارەها کەس ئەمڕۆ دەزانێ، بەڵام لە قیامەت دەڵێ نازانم. ئەوە مصیبەتە کاتێک کە ناتوانانی پرسیاری مەلایکەکان جواب بدەیت سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەو دوو مەلایکە کە پرسیار لێکن، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە ئەو ئینسانە نازانێت جواب داتەوە، زمانی لاڵ دەبێ. ئەو مەلایکە دەڵێن قەت نازانی، قەت نەزانی، یاخوا قەت نەزانی جوابی مەلایکە بدەیتەوە، یاخوا قەت نەزانی کێ پەروەردگاری تۆیە، چ دینێکت هەبووە، کێ ڕەسوول و پێغەمبەری تۆیە صلی الله علیه وسلم، یاخوا قەت هەر نەزانی و هەر نەشزانیوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێی دەوترێ نازانیت، ثم يضرب بمطرقة من حديد نعوذ بالله ضربة بين أذنيه فيصيح صيحة. هەر دوای ئەوەی کە وتی نازانم کێ پەروەردگارم بەلۆ دنیا، یەک چەک ئاسنێکی چەکوژێکی زۆر بە قووەت و بەهێز کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو چەکوژە بەدەست مەلایکەیەکەوەیە، سەلامی خوای لەسەر بێ، ئەگەر بیدا لە شاخێکی بەرد و تاوێ ئەو شاخە کاتە خۆڵ. پەنا بەخوای گەورە بەهێز و قووەتی خۆی ئەو مەلایکەیە لەناو ئەو قەبرەدا ئەکێشێ بە نێوان هەردوو چاوی ئەو ئینسانەدا، بینی هەردوو گوێی واتە ئەم ناو چاوانە. پەنا بەخوای گەورە قەت نەزانی لە دنیادا خوات نەناسیوە. ئەمە مصیبەتە. مەلایکی خوا عەزابت بدا، بە چەکوژێک لێت بدا، شاخی تاوێر و بەرد بەرگەی ناگرێت. ئەبێ من و تۆی ضعیف و لاواز چی بکەین بۆ قیامەتمان؟ مردن مصیبەتە بۆ بەدبەختێکی ئاوا کە وەڵامی ناو قەبر نازانێ. کەواتە بە ئاگامان لە خۆمان بێت. خەڵکی گەڕاوەتەوە یان نەگەڕاوەتەوە، ئەوەی خواناز بێ جیاوازە، ئەوەی خوانە ناز بێ بەخوا چەکوژەکە دەخوات، بەخوا قەبرەکە گۆڕۆشاری دەدا و پاراستۆکانی پەنا بەخوا تێکەڵاو دەکات. ئەمە مصیبەتە کە لە دوای مردنت ناتوانی وەڵامی مەلایکە بدەیتەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. قیامەتی تۆ، خۆشی قیامەتی تۆ، ناخۆشی قیامەتی تۆ بەسراوە بۆ سێ پرسیارەوە. ڕزگارت بێ، ئیمتیحانەکە سەرکەوتووبی، بۆ خۆت بەختەوەر دەبی. ئەگەر سەرکەوتوش نەبی، بۆ خۆت تووشی نەکبەتی و نەهامەتی و بەدبەختی دەبیت. بۆی خۆتی بۆ ئامادەکە هەمومان بخوا لە پێشمانە. مردن مصیبەتە خۆشەویستان بۆ کەسێک لە دنیادا خراپەی زۆری کردووە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فيأتيه آت قبيح الوجه قبيح الثياب منتن الريح فيقول أبشر بهوان من الله وعذاب مقيم. کاتێک دەزانێت کردەوە خراپەکانی لەسەر شکل و شێوەی مرۆڤێک دێ بۆ لای پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو خراپانەی کە لە دنیا من و تۆ ئەنجامی ئەدەین. خوای گەورە دەیکاتە سەر شکل و شێوەی پیاوێک مرۆڤێک دێت، بەڵام چۆن دەموچاوێکی ناشرین، چونکە کردەوەکانت ناشرینە، جلێکی ناشرین و پیسی لەبەردایە، بۆنێکی زۆر پیس و بۆگەنی لێ دێ، چونکە تاوان بۆگەنە، قەبیحە. دەڵێت مزگێنی بێ لێت بە عەزابی خوا، مزگێنی بێ لێت بە تووڕەیی خوا، بە عەزابێکی بە ئێش و ئازاد و بەردەوام. دەڵێت تۆ کێ بۆ خاتری خوا؟ دەڵێ من کردەوە خراپەکانی تۆ. ئەمە مصیبەتە
هەلە ناو گۆڕدا ئەم هەموو ناخۆشی ناڕەحەتی تووشە بێ لە دنیادا ناڕەحەتی موسیبەت چونکە لە دنیا خوات نەناسی لە قیامەتیش بە هەمان شێوە بۆیە ئاگامان لە خۆمان بێ با بە خۆماندا بچینەوە با لە ناو قەبردا لەو کەسانە نەبین کە مزگەێنی جەهەنمیشمان پێدرێ لە دنیا پێش ڕۆحدا چوون مزگەێنی جەهەنم پێدراوە لە ناو قەبردا بە هەمان شێوە خۆشت دەیبینیت بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر لە ترسی ئەوە نەبوایە خەڵکی مردوەکان نەشارنەوە داوامە کرد لە خوای گەورە کارێکی وەهای بکردایە مرۆڤەکان گوێیان لە عەزابی قەبر بوایە بەس سوێن بەخوا ئەگەر گوێمان لە عەزابی قەبر بوایە وەکو ئەو هەموو گیانلەبەرەکە گوێیان لێ بێزار بوون ئیزعاج بوونە بەخوا عەزابی قەبر گیانلەبەران و باڵندەکانی ئیزعاج و بێزار کردووە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە چونکە ئەو کاتە دڵنیام لەوەی ئەگەر گوێتان لە عەزابی قەبر بوایە کەس مردووی نەئەشاردەوە هەمووی بۆ گەنێک لەسەر جادەیە لەو کۆڵانەکان لە دەشتەکان کەس مردووی نەئەشاردەوە لە ترسی ئەوە نەبوایە دەوامە کرد لە خوای گەورە عەزابی قەبرتان وا لێ بکا کە گوێتان نەیبێت ئەو کاتە خۆمان دەبینیەوە تخوا ئەو کاتە بزانە ئیسراحەتمان لەم دنیاە دەکرد نە خواردنمانەمان نە خەومانەمان نە ئیسراحەت کەواتە با بە خۆمان دەبچینەوە ئەو موسیبەتەکە هەزارەها و ملیۆنەها کەسی ناو قەبردا عەزاب ئەدرێن هاوارەکەن شیوە نەکەن بەڵام تازە ڕۆیشت پەشیمان بوونەوە نەما سوودی نییە تۆبە نەما ئەمڕۆ تۆبە بکە بەیانی تۆبە نییە مردی تەواو کۆتایی بە هەموو شتێک دێت يا ربي خوای ناو قبردا رحمان پێ بکەی لە تەنهاییدا رحمان پێ بکەی يا رب العالمين لە عەذابی قبرمان پارێزی يا رب العالمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان مصیبەت نییە مردن بۆ کەسێک کە لە دنیادا ئیماندار و لە خوا ترس و بە تەقوا بووە مردن بەخوا بۆ ئینسانی ئیماندار مصیبەت نییە بۆ کەس و کارەکەی مصیبەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ولكن المؤمن إذا حضره الموت بشر برضوان الله وكرامته فليس شيء أحب إليه مما أمامه فأحب لقاء الله فأحب الله لقاءه خلو كسانا من بجري خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم إنساني إيمان دار خواناس بتقوى كاتك كاتي مردني دي بيش أوي بمريت مزگێنی پێ ئەدەن بە ڕەزامەندی خوا و بە لێخۆشبوونی خوا بۆی کە خوا ڕێزت لێ ئەگرێ لێت خۆشە بێ بۆیە هیچ شتێک نییە بەلای ئەو ئیماندارەوە لەوە خۆشتر بێ کە بمرێت پێی خۆشە بگاتە خزمەتی خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی عەبدەکەی خۆی بە خوای گەورە ئەوەی کە مزگێنی بەهەشتی پێ ئەدرێ لە کاتێکا کە هێشتا ڕۆحەکەی دەرنەچۆ دەڵێن فڵان کەس دەزانی خوا لێت ڕازیە دەی وەرە بۆ لای ڕەزامەندی خوا بۆ لای بەهەشتی خوا بۆ لای هەموو خۆشی و شادیەک بۆی کە خوا لێت خۆش بێ بۆیە حەز دەکا یەکسەر ڕۆحەکەی دەرچێ مصیبەتی چی بۆ لای خوایەک دەچێت کە غەفوور و ڕەحیمە مزگێنی پێدراوە خوایەک لە سەروی عەرشەوە فەرمانی کردووە ئەی مەلایکەکان بڕۆن مزگێنی بەهەشت بە فڵان کەس بدەن مزگێنی ڕەزامەندی بن بە فڵان کەس بدەن ئەو ئینسانە حەزی لە مردنە چونکە لە دنیادا ئیماندار بووە کەواتە مردن بۆ ئیماندار مصیبەت نییە خۆشیە سەرەتای خۆشیەکانە دەست پێەکە یەکەم ڕەحلە و یەکەم سەفەری خۆشی شادی تۆ دەست پێەکات بەڵام بۆ ئەوانەی کە دوور لە خوان یەکەم سەفەری بەدبەختیان دەست پێەکات کەواتە هەڵی بژێرە لەو خۆشترێت تۆ لە سەرەمەرگای ئێمە لە سەرەمەرگاین کە سوکارمان بە دەورمانە دەگرین بەزەیان بە ئێمە دێتەوە بەڵام ئێمە حەزەکەین بمرین چونکە مزگەنی بەهەشتمان پێدراوە بەخوا چەنەها کەسێک دوای مردنی لە خەوا بینراوە و تویتی نەجاتم بۆ نەجات لە دنیای پڕ لە خەم و خەفەت نەجاتم بووە لە دنیای پڕ لە تاوان و گوناه نەجاتم بووە ئێستا ڕۆحم بۆ خۆی لە بەهەشتا دەسۆڕێمەوە ئەمە خۆشی ئەمە مصیبەت نییە بۆ ئیماندار مردن زۆر خۆشە هیچ شتێک نییە پێغەمبەری خوا فەرمیە ساسان بەلای ئەو ئیماندارەوە لە مردن خۆشتر بێ چونکە دەگاتە خزمەتی خوای گەورە چونکە ڕۆحی دەڕوا بۆ سەروی عەرش لەوێ خوای پەروەردگار دەفەرمێ ناوی لە عیلیین بنووسن کەواتە مصیبەتە بۆ کەسی بەدبەخت نەک بۆ ئیماندار پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم ئەو کاتی ئینسانی ئیماندار ڕۆحەکەی دەرچێ ئەوە مزگەنی بەهەشتی پێدراوە وە کاتێک کە خەڵکی لەبان شانیان دای ئەنێن ڕۆحەکەی چۆ بۆ ئاسمان پێشوازی گەرمی لێکراوە بەڵام لاشەکەیشی لە نەبان شانی خەڵکیە ئەو ئینسان ئیماندارە کاتێک کە هەڵی ئەگرن خەڵکی لە ناو تابوتا هەڵی ئەگرن
دفرمي إذا وضعت الجنازة فاحتملها الرجال على أعناقهم فإن كانت صالحة قالت قدموني قدموني، رواه البخاري. اللهم اجعلنا منهم. خالو كسانا من بيجري كاتك خلقي جنازة كهلا قرنشتي بزي بياديتوا أي هوار فرانكس مرت بەڵام لەو کاتە ئەو مردووە بە پێچەوانی ئینسانی خراپەوە ئەگە ساڵح بێ دەڵێ قەدیمونی قەدیمونی دەی زوو بمنێژن زوو بمنێژن بمنێژن. بۆچی؟ لەبەرەوە لە دنیادا چاکەکار بوو. ئەمە موسیبەتە. ئەگە موسیبەت بێ ناڵێ بمنێژن، ئاواتی ئەوەیە زوو بنێژرێ چونکە لە دنیادا ئیماندار بوو. کەواتە موسیبەت نییە، بۆ خۆشی ڕۆشتووە، چونکە دەزانێ ڕەزامەندی خوا چییە، دەزانێ بەهەشت چییە. پێی وتراوە لە مەولا ناخۆشی و خەم و خەفەت و مشکیلە و ترس نەما، بۆیە دەڵێ زوو بمنێژن زوو بمبەن تاخیرم مەکەن. ئەمە ئینسانی ئیماندارە، ئەمە موسیبەت نییە مردن بۆی. ڕاستێکی کە سوکاری ناڕەحەتە بەڵام خۆی خۆشبەختە، دڵخۆشە، ڕۆحی شادە بۆ خۆی. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی ئیماندار کاتێک لە ناو قەبرەکەیدایە کردەوە چاکەکانی ئەوەی کە لە دنیا کردی، نوێژە، عیبادەتە، هەموو چاکەی کە لە دنیا ئەنجامت داوە، لەسەر شکڵ و شێوەی مرۆڤێت دێ بۆ لای تۆ دەڵێ من کردەوە چاکەکانی تۆم، من کردەوە چاکەکانی تۆم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە ئیماندارە ژن بێ یا پیاو بێ دەفەرمێ ربی أقم الساعة حتى أرجع إلى أهلي ومالي وقال دعوني حتى أذهب فأبشر أهلي. هەر ئەوەندەی کە پرسیارەکانی ناو قەبری جواب دایەوە ئەو ئینسانی ئیماندارە یەکسەر دەڵێ خوای گیان قیامەت بێ، خوای گیان قیامەت بێ، چونکە پێی دەڵێن ئەمە جێگای تۆیە لە بەهەشتە. بەیانیان و ئێواران پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی بەهەشتی بێ ئەوەشی دۆزەخی بێ پەنا بەخوا، هەموو بەیانیەک ناو قەبرەکەیدا، هەموو ئێوارەیەکیش دەڵێن فڵان کەس ئەمە جێگای تۆیە لە بەهەشتە، فڵان کەس ئەمە جێگای تۆیە لە جەهەنەمە. ئەوەی بەهەشتیە ئەڵێ خوای قیامەت بێ، ئەوەی جەهەنەم بێ ئەڵێ خوای قیامەت دێ، چونکە ئەم عەزابەی قەبرەکەم سووکترە لەوێنە. کەواتە موسیبەتە بۆ کەسێک کە بەدبەخت بێ و دوور لە خوا بێت، بۆ کەسێک کە بەختەوەر بێ و ئیماندار بێ مردن نیعمەتە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسان دەڵێ خوای قیامەت بێ بۆی بگەڕێمە ناو ماڵ و منداڵی خۆم، بۆ لای خێزانە حۆرەکانم بگەڕێمەوە، بۆ لای قەسر و ڤێلاکان و شوێنە خۆشەکانم بگەڕێمەوە. ئەم جا کاتێکیش کە پرسیاری ناو قەبر جواب بداتەوە، سێ پرسیارەکەی جواب دایەوە، بە دوو مەلایکە دەڵێ وازم لێ بێن ئەگەر ڕوخسەتێ با بگەڕێمەوە بۆ دنیا، مزگێنی بە کەس و کارم بدەم بڵێم خوای گەورە لێم خۆش بوو، با بگەڕێمەوە بۆ دنیا بڵێم خزمەکانم، کوڕەکانم، کچەکانم، دایە باوە فڵان کەس من پرسیارەکانی ناو قەبرم جواب دایەوە، سەرکەوتوو بووم لە ئیمتیحانەکەم، لە تاقیکردنەوەکان نەجاتم بوو، بەس ئەوەندە مەجاڵم پێ بدەن بگەڕێمەوە، مزگێنیان پێ بدەم بگەڕێمەوە بۆ جێگای خۆم، ئەڵێن نا شتی وان نییە، گەڕانەوە بۆ دنیا نییە، تەواو کۆتایی هات. ئەمە موسیبەت نییە، ئەو کەسەی ئەمە حاڵی بە موسیبەت نییە بووی، کە سوکاری بۆ دەگری تۆش دڵخۆش فول دڵخۆشی. بۆی ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان بە ئەگەمە لە خۆمان بێ، ئەگە پێمان خۆشە قیامەتمان باش بێ، پێویستە لە دنیادا خوا بناسی، پێویستە ڕووکەینە خوا، هەتا زیاتر خوا بناسی، زیاتر ئیماندار بی، زیاتر مردن بۆ تۆ خۆشە. ئینسانی ئیماندار خۆشی و شادی لەو کاتۆ دەست پێکە کە ئەمرێت. چونکە پرسیار لە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود کرا ڕەزای خوای لێبێ کەی ئیسراحەتەکەین، فەرمی ئیسراحەت نییە ئیلا لە بەهەشتی خوادا نەبێ. ئەو کاتێک کە ڕۆحەکەت دەرەچێت سەرەتای خۆشی و شادی تۆیە هەتایە بەبێ بچڕان، ئەوەشی خراپەکار بێ لە مردنیەوە سەرەتای بەدبەختی و نەهامەتی و عەزابە هەتایە. بۆیە ئینشاءڵڵا با هەڵی بژێرین، ڕێگای ڕاست بگرین، لە خوا نزیک بیبینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي، خوايا جانو كساني دعاء خير عنك، يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي. أوانيك يا شو مشكلة